سڵاو و ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمبە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی یەحیا ڕەحیمی لە شاری سنە، بەرزبوونەوەی ڕێژەی ئەعدامکراوان لە زیندانی ئیلام، گیان لە دەستان و برینداربوونی سێ هاوڵاتی خەڵکی دهۆک لە بردومانی تورکیا، دۆخی خراپی ئاوارەکانی ئەفرین و گیان لە دەستانی منداڵێک، درێژەی مانگرتنی کرێکاران لە وزەخانەی تووس لە مەشهەد، چالاکی خوێندکارانی چەند زانکۆیتاران دژ بە کۆماری ئیسلامی و بەیانیەی بەندکراوانی ئێڤین بۆ پشتیوانی لە زیندانیانی مەحکوم بە ئیعدام. ڕێزگرتن لە یادی یەحیا ڕەحیمی لە شاری سنە، ڕۆژی چوارشەممە 14 سەرماوەزی 1430 بنەماڵەی یەحیا ڕەحیمی گیان بەخکردوی ڕێگای ئازادی لە شاری سنە لەسەر مەزاری ناوبراودا کوبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. یەحیا ڕەحیمی کرێکاری کاشیکار و خەڵکی سنە لە ڕێکەوتی 16 سەرماوەزی 1401 هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شەقامی شەشەم بەهمەنگیانی بەخت کرد. ڕۆژی چوارشەممە بنەماڵەی ئەو گیان بەخت کردووە مەزارەکەیان گوڵباران کرد و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەرزبوونەوەی ڕێژەی ئەعدامکراوان لە زیندانی ئیلام، ڕۆژی سێشەممە 13 سەرماوەزی 1430 سزای سێدارەی 4 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بان قەز لە زیندانی ئیلام جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی عەلی کاویرزادە، فەرید جەعفەرزادە، حەسەن حەسەنبەیگی و عەبدولوەهاب باباخانیان بە تۆمەتی کوشتنی بان قەز لە زیندانی ئیلام لە سێدارە دراون. شایانی باسە کە هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە ئیعدامی بەندکراوی دیکەی ژن دەکەن، بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر ناسناوی لە بەردەستا نییە. گیان لە دەستان و برینداربوونی سێ هاوڵاتی خەڵکی دهۆک لە بردومانی تورکیا، ڕۆژی چوارشەممە 14 سەرماوەزی 1430 فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا بردومانی گوندی هێرۆیی سەر بە پارێزگای دهۆکیان کرد و بەو هۆیەوە هاوڵاتیە گیانی بەخت کرد و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان گوندی هێرۆی دەکەوێتە سنووری بەراوەری باڵای لە پارێزگای دهۆک و بەیانی چوارشەممە لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکەوە بە چڕی بردومان کراوە. لە ئەنجامی ئەو پێشێلکاریەدا شارومەندێکی خەڵکی گوندی قومری بە ناوی عەبدولسەتار تەمەن 45 ساڵ گیانی بەخت کرد و 2 هاوڵاتی دیکە بریندار بوون. دۆخی خراپی ئاوارەکانی ئەفرین و گیان لە دەستانی منداڵێک، بەپێی ئەو وێنانە لەلایەن خۆبەراوبەڕایەتی ڕۆژئاوای کوردستان بڵاو بووتەوە، دۆخی ئاوارەکانی ئەفرین زۆر خراپە و منداڵێک چەند مانگە بەهۆی سەرمابردووی گیانی لەدەستاوە. لە ڕۆژانی ڕابردوودا تیرۆریستانی سەر بە دەوڵەتی تورک هێرشیان کردە سەر ناوچەکانی شەهبا و تەڕەفعەت و وێ ڕایکوشتن و بریندارکردنی چەند کەس 20 شارومەندی کوردیان ڕفاند و بە سەدان هەزار کەسیان ئاوارە کرد. هەرچەند هێزەکانی سووریای دموکراتیک هەڵیان داوە بەکردنەوەی ڕێڕە و ئاوارەکان بۆ ناوچەی ئەمن لە ڕەقە بۆ گازنەوە و بەڵام هێشتا بەشێک لە ئاوارەکان لەژێر هێرش و گەماری و تیرۆریستاندا گیریان خواردووە و پێویستیان بە یارمەتی مێرۆیی هەیە. چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ ڕایان گەیاندووە کە خەڵکی کۆبانەی یارمەتی مرۆیی بۆ ئاوارەکان کۆ دەکەنەوە و داوا لە کۆمەڵگای جیهان دەکەن بچن بەهانای ئاوارەکانی ئەفرین و ئیمکاناتی ڕفاهیان بۆ دابین بکەن. درێژەی مانگرتنی کرێکاران لە وزەخانەی تووس لە مەشهەد، ڕۆژی چوارشەممە 14 سەرماوەزی 1430 کرێکارانی شاغڵ لە وزەخانەی تووس لە شاری مەشهەد بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشا و درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەرداختی حەقدەست و مەزایە بڕاوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە بەپێی بەخشنامەکانی وزارەتی وزە بوون.
چالاکی خوێندکارانی چەند زانکۆێتاران دژ بە کۆماری ئیسلامی. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی چەند زانکۆێتاران دژ بە یاسای عیفاف و حیجاب و سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوانی سیاسی چالاکیان ئەنجام داوە. هەفتەی ڕابردوو ئەمیر حسین مرادی و عەلی یونسی دوو خوێندکاری لێهاتووی بەندکراو لە زیندانی ئیڤین لە ڕاگەیاندنێکدا خوازیاری کاردانەوەی خوێندکارانی ئێران لە ئاست سەرکوتی وەحشیانەی ژنان و پێوەستبوونیان بە کارزاری نابۆسێدارە بوون. بەو بۆنەوە خوێندکاران لە سەروبەندی ڕۆژی دانیشتوو لە چەند زانکۆێتاران چالاکیان ئەنجامدا، خوێندکاران بە بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ یاسای حیجاب و عیفاف نیشان داوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مرادی، تۆمەتبارانی پەروەندەی ئێکباتان و 6 بەندکراوی سیاسی تۆمەتبار بە هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی نیزام، هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەیانیەی بەندکراوانی ئێڤین بۆ پشتیوانی لە زیندانیانی مەحکوم بە ئیعدام. ڕۆژی چوارشەمە 14 سەرماوەز کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی لە زیندانی ئێڤین بۆ پشتیوانی لە 6 زیندانی مەحکوم بە ئیعدام بە ناوەکانی وەحید بەنی عامریان، پویا قوبادی، بابەک عەلیپور، عەلی ئەکبەر دانشوەرکار، عەبولحەسەن مونتەزێر و محەممەد تەقەوی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. واژۆکارانی ئەو بەیاننامە وێ ڕای ئاماژەدان بەڕۆتی چوونەسەرەوەی ئەعدامەکان و لە سێدارەدانی چەندین بەندکراوی سیاسی لە 2 ساڵی ڕابردوو ڕایان گەیان. سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی کۆمەڵکوژیەکانی داعش سەسمەند وە بیر دێنێتەوە نیشانەیەکە لە سەپاندنی کەش و هەوای ترس بەسەر کۆمەڵگا. ڕژیم دەزانێ کە بناغەی دەسەڵاتی لەرزۆک بووە و هەردەم ئیمکاناتی ڕوخانی هەیە. بەو بۆنەوە دەیەوێت لە ڕێگەی ئیعدامی بەندکراوانی سیاسی کۆمەڵگا چاوترسن بکات. ئەرکی خەڵکی ئازادیخوازی ئێران ئەوەیە کە یەکڕێزی و یەکگرتووی خۆیان پتەوتر بکەن و لە ڕێگەی پەرەپێدان بە چالاکیەکانیان ڕژیم ناچار بە پاشەکشێ بکەن. هێرشی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵی نیگاردە باغی لە تەورێز. بەیانی چوارشەمە 14 سەرماوەزی 1430 هەتاوی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی تەورێز هێرشیان کردە سەرماڵی نیگاردە باغی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە و مۆبایل، لەپتاپ و کەلوپە لە شەخصیەکانی ناوبراویان زەوت کرد. نیگاردە باغی لە سەرتەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و ئازاردرا. ماوەیەک لەمەوبەر ئەو چالاکە مەدەنیە بۆ جارێکی دیکە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاش چەند ڕۆژ بەدانانی وەسیقەی 400 ملیۆنی لە گرتوخانە ئازاد کرا. هەرچەند ناوبراو بە فەرمی ڕایگەیاندووە کە سەر بە هیچ حیزب و لایەنێکی سیاسی نییە، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم دەیانەوێت سناریۆسازی بۆ بکەن. نیگار پێشتر لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەیاندبوو کە گۆشاریان بۆ هێناوە داوای لێبوردن بکات، بەڵام ئەو قبوڵی نەکردووە و وتوویە کە پەشیمان نییە و داوای لێبوردنیش ناکات. گیان لەدەستدانی سێ کرێکار لە 3 ڕووداوی جیاجیایکار. ڕۆژی چوارشەمە 14 سەرماوەزی 1430 هەتاوی 3 کرێکار لە شارەکانی بەندەر عەباس، وەرامین و سمنان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 50 ساڵی شاغڵ لە پاڵاوگای بەندەر عەباس بە ناوی حەمید ڕەزا ڕوستەمی بەهۆی تەقینەوەی گاز گیانی لەدەستاوە. لە قەرچەکی وەرامین کرێکارێکی شاغڵ لە ئیدارەی ئاو و ئاوەڕۆی وەرامین بە ناوی عەلی لە کاتی کارکردندا بەهۆی بەرقگرتووی گیانی بەخت کردووە. لە لایەکی دیکەوە کرێکارێکی بریندار لە ڕووداوی سووتان بە ئاسنی تواوە لە کارخانەی فولادی سورخەی سمنان پاش چەند ڕۆژ بەستەری بوون گیانی لەدەستاوە. لەو ڕووداوەدا کرێکارێک گیانی لەدەستا و 2 کرێکار بە سەختی بریندار ببوون کە ڕۆژی چوارشەمە یەکێک لە بریندارەکان بە ناوی عەباس عەلی تەحماسبی گیانی بەخت کردووە. دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی سزای نوێ بەسەر ئیسماعیل عەبدی لەلایەن حکوومەت. بەپێی راپۆرتی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، ئیسماعیل عەبدی موعەلمی لەسەر کار دەرکراو پاش سکاڵا و پەروەندەسازی سوپای پاسداران قەدەغەی چوونە دەرەوەی لە وڵاتی بەسەردا سەپاوە. ئیسماعیل عەبدی لە ساڵی 95 هەتاویەوە تا ساڵی 1402 لە زیندان
کە چووی کەرەش زیندان کرابوو. ناوبراو پاش 8 ساڵ و 8 مانگ بەندکران بە وەسیقەی 2 ملیار تمەنی ئازاد کرا. هەرچەند ناوبراو 21 ساڵ پیشینەی کاری لە ئاموزوو و پەروەردەشدا هەیە، بەڵام مانگی ڕێزبەری ئەمساڵ لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی وەزارەتی پەروەردە لەسەر کار دەرکراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.